ئارامەڕۆین خەریکین باسدا یۆگاکەین زۆر بەڕوونیە پرسین یۆگا چییە؟ ئایا ئەو کەسانەکەن کە پێویستیان بە یۆگایە ئایا یۆگا لەگەڵ کێ ئاشتم دەکاتەوە ڕێگا چارەسەرەکانی و هەروەها ئەنجامدانەکانی چۆنن من زۆر درێژەی پێنادەم میوانەکەم زۆر بە پێزی وەڵامە گرنگەکانمانەداتەوە کە زۆر بەڕێز مامۆستا مەحموود شێرزادە لە ستۆدیۆ نییە بەڵام بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە و زانیاریەکان هاوبەشی پێکات لەگەڵ ئێوەدا مامۆستاگیان بەیانی باش سڵاو لێبێ چۆنیت؟ بەیانیت باش زۆر سپاس ئێوە چۆنن هیوادارم هەموو باش بن دانی باش مامۆستاگیان زۆر دڵخۆشین کە ئەم بەیانیە لەگەڵمانی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان یەک دنیا پرسیارمان لا گەڵاڵە بۆ سەبارەت بە یۆگا و میدیتیشن و چۆنێتی ئەنجامدانی و ئەو کەسانی کێنە لای ئێوە کێن و چۆن ئەو کەسانەی کە حەز بم بوارە دەکەن بگەن بە ئێوە هەڵبەت بابەتەکە ڕەنگە بۆ تۆ بۆ ئێمە ئەوەندە نوێ نەبێ بەڵام ڕەنگە بینەرێکمان هەبێ یەکەم جاری بەگوێ لەم بابەتە بگری ئەگەر زۆر بە کورتی پێناسەیەکی یۆگا و میدیتیشن بکەین و باسی ئەوە بکەین کە ئەمە چەند ساڵەیان مێژووی ئەوەی کە لە کوردستاندا بەربڵاو بۆتەوە چەندە و تا ئێستا چەند ئەندامکیان چەند کەستان لەلایەکە میدیتیشن و یۆگا دەکات زۆر سپاس یۆگا زۆر لە مێژە هەیە زیاتر لە 6 بۆ 10,000 ساڵە هەیە ئەوەندەی کە بەڵگە هەیە و لە کوردستان لە 1990ەوە کۆمەڵە یۆگا هەبووە ئێستێش هەر بەردەوامە بەڵام ماڵ یۆگای هەناسە لە ساڵی 2016 دامەزراوە هەشتی 2016 کە ئێستا چەند ڕۆژی تر ڕۆژی پێنجشەممە یاری دامەزرانی ماڵ یۆگای هەناسە دەکەینەوە یۆگا ئەگەر وەکو شێوازێک باسی بکەی وەکو زانستێک باسی بکەی وەکو هونەرێک باسی بکەی هەمویان لە خۆ دەگرێ و بەگشتی پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە و بە بنەڕەتەکانی ژیانی مرۆڤەوە و بە قانونەکانی تەبیعەتەوە هەیە ینی هەموو مێتۆدەکانی و هەموو ڕاهێنانەکانی بە زۆرێکە کە مرۆڤەکە هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی زێهنێوە و هەم لە ڕووی هەستەکانەوە واتە ئەوەی کە خەڵک پێی دەڵێ لایانی سۆزداری واتە لایانی هەستەکانی دەیگەڕێنێتەوە سەر قانونە سروشتیەکان ینی جایشکە مرۆڤەکە دەگەڕێتەوە سەر بنەما تەبیعیەکانی خۆی ینی لە تەبیعەتدا مرۆڤ چۆنە لەش چۆنە و زێهن و بیرکردنەوە دەبێت چۆن بێ و هەستەکان دەبێت چۆن بن یۆگا یارمەتی دەدا کە تۆ بگەڕێتەوە سەر ئەو بنەما سروشتیانە ناوەکەشی هەر ئەو معنایی هەیە بۆ نمونە یۆگا کە وشەیەکی سانسکریتێ بە معنای یەکگرتن دێ یەکگرتنەوە یەکگرتنەوە لەگەڵ سروشت لەگەڵ تەبیعەت لەگەڵ قانونە تەبیعیەکان مەسەلەن بۆ نمونە چۆن قانونە سروشتیەکان چین ئێستا لەشی ئێمە چ خۆراکێکی پێدەکەوێت چ خۆراکێک بۆی سروشتێ بە چ خواردنەوەیەک خۆشە بە چ شێوازێک لەش ساغ دەبێ و زێهنی ئێمە لە چ بارودۆخێکدا بەهێزە هاوسەنگە جێگیرەوە ئێمە دەتوانین زۆرترین ئیستفادەی لێ بکەین و هەستەکانمان لە 24 سەعاتدا چۆن بەرز و نزمی دەکەن بەچی بەرز و نزمی دەکەن چۆن وا بکەین کە خۆمان بتوانین بەڕێوەبەری هەستەکانی خۆمان بین و ئەمانە ئەم بنەمانە دەبنە قانونی تەبیعەت دەبنە قانونە سروشتیەکان کە یۆگا هەوڵ دەدا ئێمە دەگەڵان یەک بگرینەوە یانی چی دەگەڵان یەک بگرینەوە ینی بچینەوە سەر ئەو بنەما سروشتیانەوە بە جۆرەی ئەو بنەما سروشتیانەی کە لەشمان زێهنمان و هەستەکانمان هەیانە ئێمە هەڵس و کەوت بکەین بۆ یۆگا لەلایەن مرۆڤەوە بەکاردەهێنرێ لەبەرەوەی مرۆڤ لە زۆوە لایداوە لە قانونە سروشتەکان ینی ئێستا ئێمە کە لەشمان تووشی نەخۆشی جۆرا و جۆر دەبێ زێهنمان بە بەردەوامی نائارامە هەستەکانمان بە بەردەوامی لە نێوان دوو جەمسەری خۆش و ناخۆشدا یاری دەکەن نیشانەیەوەیە کە ئێمە لە قانونەکان لامانداوە لە یاسا سروشتیەکان و تەبیعیەکان لامانداوە لەبەرەوە ئێمە بەداوی ئەم حاڵەتە ناخۆشانەوە بووین و یۆگا لێرەدا ئیتر دەورێکی سەرەکی دەبینێ
ئێمە دەگەڕێنێتەوە سەر ئەو بنەما سروشتیانە یا لانی کەم ئێمە توێن یارمەتی لێوەرگرین بگەڕێنەوە سەر ئەو بنەما سروشتیانە. ماڵوێگای هەناسە لە 8 ساڵی ڕابردوودا دەیان و بگرە سەدان کۆرسی لە ڕاستیدا هەبووە و ئێستش 3 کۆرسی زۆر باشی تێدان ڕۆژانە ڕاهێنان دەکەن و هەزاران کەس هاتۆ. ئەوەی کە ئێمە بینیمانەوە بەڵگەیە لامەنەوە بەڵگەیە لای کەسانی کە بەشدار بوون لەو 3 ڕاهەندەوە کە باسم کرد خەڵک ئەو پەڕی ئیستفادەی کردو. زۆر باشە. مامۆستا ئەگەر سەبارەت بۆ پرسیارکەین لە بەدواگەڕان بە دوای خوددا ئایا یۆگا ڕێگە چارەسەرێکە بۆ ئەوەی من ئاشکاتەوە لەگەڵ خۆم یاخۆت بگەمەوە بە ئیگۆی من یەکێکە لەو ڕێگە چارەسەریانە؟ تقریبا ئێستاگەت ئەوە بکەیت بە دوواداچوون بکەیت بۆ زانست و ئاگایی لە سەرتاسەری دنیا لە بەرزترین پلە ئاکادێمیەکانەوە بە تایبەت لە وڵاتانی زۆر پێشکەوتوو هەمویان پێشنیار دەکەن کە خەڵک یۆگا بکەوە ڕۆژانە لانی کەم 20 دقیقە نیو سەعات یۆگا بکەن لەبەرچی لەبەرەوەی کە مرۆڤ بگەڕێتەوە لای خۆی ینی چی؟ مەسەلەن بۆ نمونە خەڵک کە دەڵێ بگەڕێەوە لای خۆت یا لە لای خۆت بە یا لەگەڵ خۆت ئاشت بەرەوە ئەمانە ینی چی؟ یانیەوەی کە تۆ لەم لەحزەیەدا سەرڕاوی کە لە دەوروبەری تۆ زۆر شت ڕوودەدا سەرڕاوی کە لە زێهنی تۆشدا لە ناو زێهنی خۆتدا کە بەس خۆت ئاگات لێتی زۆر شت ڕوودەدا سەرڕاوی کە لە لەشی تۆدا لە ڕێگای هۆرمۆنەکانەوە لە ڕێگای کاریگەری خواردن و خواردنەوەکانەوە زۆر شت ڕوودەدا سەرڕای ئەو هەموو ڕووداوانەی کە لە دەرەوە و لە ناو جەستە و لە ناو زێهن و لە هەستەکانی ئێمەدا ڕوودەدا ئێمە دەبێ ئاگامان لە خۆمان بێ ئێمە دەبێ ئاگامان لەو ڕووداوانە بێ و بینەریان بین و لە دەرەوەی ئەوان بینی و بەشێک نەبین لەوان بەوە دەڵێن گەڕانەوە بۆ خۆت ینی بگەڕێتەوە بەرەو خۆت یا ئاشبیتەوە لەگەڵ خۆت ینی تۆ خۆت ببینی لە ناو هەموو ئەو ڕووداوە جۆرانەدا و ئاگات لە خۆت بێ بە ئاگابی لە خۆت ئاگاداری خۆت بی کە نەبی بە بەشێک لەو ڕووداوانەی کە لە دەرەوە و لە ناو لەشی تۆ و لە ناو زێنی تۆ لە ناو هەستەکانی تۆدا ڕوودەدا بەو بە ئاگابوونە بەو ئاگاداربوونە دەڵێن ئاشبوونەوە لەگەڵ خۆت دەڵێن گەڕانەوە بەرەو خۆت بەم شێوەیە یۆگا کار لەسەرەوە دەکات کە ئێمە بە بەردەوامی بە ئاگابین واتە ئاگەمە لەم ڕووداوانە بێ لەم چەند ڕەهەندەدا کە ڕوودەدەن لە دەوروبەری ئێمە و لە ناو ئێمەدا. زۆر باشە. مامۆستا ئایا دانیشتن بە شێوەیەکی ڕێک و هەناسەدان و هەناسە وەرگرتنی قۆڵ و ئەوە ئەتوانین پێی بڵین ئەوە یۆگایە یاخود ئەو کارمایە چییە کە ئەتوانین پێی بڵین ئەم کەسە یۆگای ئەنجام داوە ئەو لەگەڵ ئەوەشدا وەڵامی ئەوەشمان بیتەوە گرنگترین یاخود باشترین کاتەکان بۆ ئەنجامدانی یۆگا کەیە؟ هەموو ئەو شتانەی کە ئێمە ڕۆژانە دەیکەین حتا خەڵکی یاسایی کە ئاگای لە یۆگا و ئەم شتانەش نێ هەچی دەیکەین ئێمە یۆگایە لە ناو یۆگادایە بۆ چونکە یۆگا ئەم بریتە لەم سیستەمەی کە هەیەەوە پێی دەکوترێ ژیان لەبەرەوە بەڵام بەچێ دەڵێن یۆگی بەو کەسە کە ئاگانە و کارە دەکات بۆ نمونە بە پشتی ڕێکەوە دادەنیشێ ئاگای لە لەشێتی خواری نەکاتەوە بە ئاڕاستەیەکدا ئاگای لە هەناسەکانێتی هەوڵ دەدا هەناسەی ئارام و هێمن و قوڵ هەڵمژێ ئاگای لە خواردن و خواردنەوەیەتی هەوڵ دەداشتی سروشتی و گونجاو لەگەڵ لەشی خۆی بکە بخواتەوە و مەجموعی ئەمانە هەمویان بەیەکەوە دەبێتە یۆگا. ئەگە کەسێک گرنگی بە پشتی ڕێک بدا بەم شێوەیە دەتوانێت لە ساغێکی زۆری جەستەیی و زێهنی و ئەحساسی بۆ خۆی مسۆگەر بکە چونکە دانیشتن بە پشتی ڕێکەوە وا دەکا کە فەقەراتی ئێمە ڕێک بێ دەرکەپەچی ئێمە ڕێک بێ ئەندامەکانی ناوەی لە ژمانەرێکی لە شوێنی خۆی بە سروشتی کاری خۆی بکە هیچیان کێشەی بۆ نێتە پێشەوە و بەم شێوەیە جوڵەی خوێن لە خوارەوە ڕابۆ سەرە و لەسەرەوە ڕابۆ خوارەوەتە لە مێشکەوە بۆ قاچەکان و لە قاچەکانەوە بۆ مێشکوانە بە مەزبوطی ڕووبدا و بەم شێوەیە کەسەکە بەرەبەرە هەست بە هێز دەکا هەست بە ئینرژێکی زۆر دەکا هەست بە بەرزبوونەوەی فریکوێنسی خۆی دەکا و
لە بەرابەر هەموو ڕووداوێکدا چ لە دەرەوە چ لە ناوە ڕووبدا دەتوانێت تااقەت بێنێ، دەتوانێت تابشت بێنێ و دەتوانێت لە بارودۆخە جیاوازەکاندا بە سڵامەتی ڕزگاری بێ. دانیشتن بە پشتی ڕێکەوە یەکێکە لە ڕاهێنانە زۆر 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 سەرچەکان لە یۆگادا و هەموو کەس دەبێ ئاگای لێبێ بە پشتی ڕێکەوە دانیشن. درستە. مامۆستا هەندێک جار پرسیار دەکرێت ڕەنگە بەم پرسیارە هەندێک تووڕ پەستن یان ڕەنگە ئەوەندە کرابێت نۆرمال بووبێتەوە لەلاتان بەشێک لەو کەسانەی کە زانیاری تەواویان لەسەر یۆگا و ئەم زانستە نیە هەندێک جار دەیکەن بە ئاینێکی دیکە، هەندێک جار دەڵێن ئەمە کوفرە، ئەوە لە هەندێک لە پەیج و لە ئەکاونت بینیومانەکە بابەتی لەسەر کراوە کە کەسانێک بۆ ئەندام بوون لەو شوێنانی کە یۆگایان تیادا کردو هاتوونەتە دەرەوە باسییان لەوە کردووە کە ئەو شوێن و گروپانی کە باسی یۆگای تیادا دەکرێت باس لە نەبوونی خوددا دەکات تا چەند یۆگا وا لە کەسێک ئەکات دوورکەوێتەوە لە لایەنە ئاینی و دینی و فکرەکەی کە پەیوەندێکی ڕۆحی لە نێوان خۆی و خوددایە یان ئەمە تا چەند دوورە لە ڕاستیەوە بۆچی ئەم بۆچوونە لەسەر یۆگا هەیە تاکو ئێستا؟ تەبیعیە ئەم شتە لە هەموو وڵاتان ئەمە هەیە، ینی خەڵکێکی زۆر هەیە بەبێ متالعە و بەبێ تەجروبەکردن و بەبێ ناسینی دین و علم و یۆگا و ئەمانە قسە دەکات. مەسەڵەن بۆ نمونە کەسێک ئەگەر هەر خۆی بۆ نمونە دینی ناسی بێت بێ یۆگا بکات دەزانێت کە یۆگا دین نیە، یعنی کەسێک کە دین ناسە ئەیتر دین لە هەر جلو بەرجێکی ترا دەناسێتەوە. مەسەڵەن بۆ نمونە کەسێک کە دینی دەرک کرد بێت جا هەر دینەکە هەر دینێک بێ کە دێ بۆ نمونە یۆگا دەکا تێدەگا کە ئەمە دین نییە، ینی و پەیوەندیشی بە دینەوە نیە. یۆگا کاری بە بیر و باوەڕ و عەقیدەی کەسەکانەوە نییە، بۆیە تۆ تێبینی دەکەی لە سەرتاسەری دنیا سەرڕاوی کە دیندارەکان تجارەتێکی زۆری یۆگا دەکەن، حتا لە هیندستانیش مەسەڵەن هیندۆسەکان زۆر زۆر دژی یۆگان، ئەوانیش بەهەرحاڵ داخراون و پێیان وایە مەسەڵەن ئەگەر هیندۆسەکان یۆگا بکەن لە هیندۆسی دوور دەکەونەوە و یۆگا دەیان باتە ناو فەزایەکی فراوانترەوە لە دینەوە. لە حاڵێکدا ئەمە نەناسینی بەر لەوەی کە نەناسینی یۆگا بێ لە ناسینی دینە، ینی کەسێک کە دیندارەوە لە یۆگا دەسڵەمێتەوە لە پێشدا دینەکەی خۆی نەناسیوە، ینی نازانێ دینەکەی خۆی چێ و چۆنە. دوای بۆیە ئەگەر بێتە ناو یۆگاوە بۆی دەردەکەوێت کە یۆگا بە هیچ شێوەیەک دین نێوە پەیوەندی بە دینەوە نیە. زۆر باشە. مامۆستا کاتێک زانیارەکانمان داوای لە بردن دەکەم لەبەرم گوڵۆپە زۆر ناتوانم سەیری کامێراکەم. مامۆستا بە ئیسراحەتی خۆت مامۆستا کاتێک بە دوای زانیارەکاندا گەڕای سەبارەت بە یۆگا کۆمەڵێک جۆری یۆگامان پێشاکات بیکرام و ڤاندا و یین و هەند و هەروەها یۆگای پێش منداڵ بوون و مامۆستا ئەم جۆرە یۆگایە ئەم مرۆڤە چۆن بزانێت پێویستی بە کام جۆرەتی و هەر یەکەیان ئایا جۆرە ڕاهێنانێکی جیاوازی هەیە؟ نا یۆگا بۆ خۆی یۆگا شتێکە ئەوەی کە ئێستا لە دنیا بڵاو بۆتەوە بەشێکی زۆری شتێکە. بەهەرحاڵ دنیای سەرمایەداری و سەردەمی ئێستاگەل نەزڵم سەرمایەداری ئەم سەردەمە هەموو شتێک دەکا بە سەرچاوەیەک بۆ پەیداکردنی پارە و دەیهەوێ هەموو شتێک بکا بە پارە، لە هەموو شتێک پارە پەیداکە. لەبەرەوە بە جۆرەی نیازەکانی خەڵک بەداخەوە مێتۆدی سەیری یۆگا داهێنراوە، ئەوە یۆگای دەموچاوە، ئەوە یۆگای مەسەلەن منداڵبوونە، ئەوە یۆگای پارە پەیداکردنە، ئەوە یۆگای زەواجە، ئەوە یۆگای نازانم چیە ئەنواقسان زۆرە یۆگایانە. ئەمە بە هیچ شێوەیەک پەیوەندی نیە بە یۆگاوە. یۆگا خۆی دیارە وە کتێبەکانی دیارن لە کتێبە دایکەکانی یۆگادا وەکو یۆگا سوتراکانی پاتانجالی کە کتێبی دایکە لە یۆگاداوە بنەمایە، وەکو دوایی هاتا یۆگا پراتیپیکا، دوایی گراند سامهیتا، شیوا سامهیتا، یۆگا باسیشتا، ئەمانە کتێبە عەسڵەکانی یۆگان و لەوێدا باسی یۆگا و بنەماکانی یۆگای تەواو کراوە. لە هیچێک لەمانەدا ئەم شتانێکی ئێستێ هەیە و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوبۆتەوە نییە، ئەمانە پەیوەندیان نییە بە یۆگا. بەداخەوە ئەم بوارە وەکەم و بوارەکانی تر بەهەرحاڵ سوء استفادەی لێکراوە، ینی
ڕاهێنانەکانی براوە ناوەکەی براوە خەڵکێکی زۆر هەیە نەک لە کوردستان بەڵکو لە سەرتاسەری دنیا خەریکی پاراسایکۆلۆژیا و خەریکی سێعر و جادو و پارەکێشانەوە لە خەڵک بە ناوی جۆرا-جۆر و گەشە پێدانی مرۆیی و ئەم شتانەیە هەمووی ڕاهێنانی یۆگا دەبن بەکاری دێنن ناوی یۆگا دەبن بەکاری دێن لە عالمدا دوور و نزیک ئەم کەسانە لە سەرتاسەری دنیا پەیوەندیان نییە بە یۆگاوە یۆگا چەند ئەوەیەکی هەیە چەند بنەمایەکی هەیە یەکێکیان پێی دەکوترێ ڕاجا یۆگا کە حەکیم پاتانجالی چوارچێوەکەی داڕشتووە لە یۆگا سوتراکاندا یەکێکیان پێی دەکوترێ جنانە یۆگای علم و معریفەیە یۆگای فەلسەفەیە یەکێکیانیش پێی دەکوترێ بە حەقتی یۆگا ئەمان یۆگای تەسلیم بوون و خزمەتی هەموو لایەکە بە شێوەیەکی عاشقانە و بەبێ چاوەڕوانی و مێتۆدێکی تریشیە پێی دەکوترێت کارما یۆگا ئەوەش یۆگای کار و خزمەت ینی کەسەکە لە ڕێگای خزمەتکردنی بێ بەرامبەر خزمەتکردنی بێ چاوەڕوانی دەی هەوێ خۆی خاوێن کاتەوە دەی هەوێ دیەنئی خۆی خاوێن کاتەوە دەیەوێت کارمای خۆی خاوێن کاتەوە و دەی هەوێ ناخود ئاگای خۆی خاوێن کاتەوە یۆگا ئەم چوارەیە ئەم چوار لقەی هەیە لەوە زیاتری نییە بەڵامی تر بە هەرحاڵ خۆ کەسیش پارێزەری یۆگای ئێستا مەزەن بەڕاستی بۆ خۆم بۆم نییە و بۆشم مهم نییە بزانم چۆن ناوی یۆگا بەکاردێنێ و چۆن بەکاری ناهێنێ و چی دەکات چی ناکە بەهەرحاڵ من خۆم لەسرە شەخصی خۆم ئایا یۆگا بە دروستی بەکاردێنم یا بۆ حەز و ئارزوەکانم بەکاری دێنم یا بۆ خەون و خاڵەکانم بەکاری دێنم بۆ چی بەکاری دێنم دەبێت چاوەدێری خۆم بکەم خۆم لە بنەماکانی یۆگا بە هیچ شێوەیەک لانە دەمدەنا ئەوەی کە خەڵک لە شوێنێکی تر بۆ هەدەفێکی تر و ئامانجێکی تر و لە ژێر ناوێکی ترا بەکاری دێنێ ئەو ئەسڵەن کێشە نییە و زۆریش مهم نییە ڕاستە مامۆستا دەرمانی فیکری چییە؟ ڕەنگە هەندێک کەس پێویستی بە دەرمانێ بێت بۆ مێشکی بۆ فکری بۆ چۆنێتی بیرکردنەوەی بۆ هێورکردنەوەی خۆی بۆ ئەوەی بتوانێت خۆی کۆنتترۆلکە لە بارودۆخێکی قورسا لە تووڕێیەکی زۆر سەختە کە کاردانەوەی زۆر خراپی دەبێت کە ڕەنگە بەرامبەرەکەی ئازار بات ئەگەر بە کاردانەوەی توندی قسەکردنی بێ یاخود بە جۆرێک لە جوڵە بێت کە ئازاری جەسەتی بات دەرمانی فیکری و دەرمانی تووڕێی چۆن لە یۆگادا بدۆزینەوە کێن ئەو کەسانەی کە سوود لە یۆگا دەبینن بۆ ئەم بابەتە خۆی یۆگا هەموو ڕاهێنانەکانی دەبێتە هۆی ئارامبوونەوەی مێشک و زێهن و دڵ و دەرونی کەسەکە یعنی ئەوە نیە ئەمە بڵێن بڕۆ فڵان ڕاهێنان بکە چاک دەبیتەوە هەر بەگشتی هەر ڕاهێنانێکی یۆگا بکە بیتە ناو یۆگاوە بەرە وردە کەم کەم کاریگەریە جەستەیەکانی و زێهنیەکانی و سۆزداریەکانی واتە ئەوەی کە پەیوەندی بە هەستەوەرەکانەوە هەیە دەبینی جا لەبەرەوە من پێشنیارم ئەوەیە بۆ کەسانێک کە و حاڵەتانیان هەیە دەست بکەن بە یۆگا و نەشترسن ینی چونکە دەزانم پەیزێکی زۆر هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئینستا و لە فەیسبوک و لەمە ینی بەدژی یۆگا قسە دەکەن و کاریگەریشیان لەسەر خەڵک زۆرە بەڵام من دڵنیان دەکەمەوە لە هیچ شتێک نیگەرانی هیچ بیر و باوەڕ و عەقیدەیەکی خۆیان نەبن یۆگا مێتۆدێکی سروشتێ پەیوەندی بە هیچ بوارێکی ژیانی شخصی کەسەکەو نیە دەتوانێت بێ و مێتۆدە بەکاربێنێ و خزمەتی لەشی خۆی و خزمەتی زێهنی خۆی و خزمەتی هەستەکانی خۆی و دڵ و دەروون و ئاگای ڕۆحی خۆی پێ بکەن زۆر باشە مامۆستا ئێمە فوا فێرکراوین هەتا نەخۆش نەبین نەچین لای دکتۆر و کاتێک کە ئەڵین پێویستمان ئەشە پێویستمان بە یۆگا بێت یاخۆ پێویستمان بە دکتۆرێکی دەرونی بێت ئەڵین خۆ ئێمە نەخۆش نین ئایا بۆی ببن بە کەسێکی یۆگی تەمەەن گرنگە هەبوونی هەندێک کێشە لە دەروونمان گرنگە یاخود ڕەگەز گرنگە یاخود بابەتی یۆگا دوورە لە هەموو ئەم شتانەوە هەر کەسێک کە بیەوێت ئارەزوومەندانە ئەتوانێت یۆگا ئەنجام بدات هیچێک لەمانە گرنگ نین ینی ڕێگر نین و کەسەکان دەتوانن بیکەن بەڵێ زۆر باشە مامۆستا کەوابێ
مامۆستا بابەتەکە زۆر لەوە دەوڵەمەندترە ئێمە بتوانین بە نیو کاتژمێر ئەم بابەتە شیکەینەوە لە پێش چاوی بینەراندا ڕوونیکەینەوە. مامۆستا ئەگەر وەکو مامۆسایەکی یۆگی دواپەیامت هەبێت بۆ ئەو کەسانەی کە خواستیان لەسەر یۆگا هەیە یاخود بڕیاریان داوە یۆگا تاقی بکەنەوە بووی بگەن بەخۆیان و ئارامی تەواو بەدەست بهێنن. بازە من پێشنیارمەرەوەی یۆگا بکەن ئیتر چونکە بە هەر حاڵ وەکو چۆن لە سەردەمی کۆرۆناشدا بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی کوتی ئێمە جارێ وەکو عیلم هیچمان لەدەست نایە بەس پێشنیار دەکەین خەڵک بڕۆن یۆگا بکەن و بە هەر حاڵ بە قەولێکێک لە ئوستادە گەورەکانیش یۆگا داهاتوویە. سوامی ساتیاناندا ساراسواتی کێچێکە لە ئوستادە زۆر زۆر گەورەکانی یۆگا لە سەرتاسەری دنیا لە سەدەی 20 دەڵێ یۆگا پێویستێکی ئێستێ و داهاتوویە و مرۆڤ لە داهاتوودا تقریبا هەمووی دەگەڕێتەوە بۆ یۆگاکردن و هەمووی دەبێ یۆگا بکە. بەڵام ئێستا تر بیرکردنەوەکانی ناهێڵێ، عادەتەکانی ناهێڵێ، عەقیدەکانی ناهێڵێ، دەرک و تێگەیشتنی ناهێڵێ. بە هەر حاڵ بەڵام ڕۆژێک بە ناچاریش بێ من لەوە دڵنیام یەک بوار فریای ناکەوێت جگە لەم بوارە. زۆر باشە مامۆستا ماندوومان کردی. سپاس بە وەڵامدانەوەی پرسیارەکان بە هیوان لە دیدارێکی کەیە حەقی تەواو بین بەو بابەتە. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سپاس بە هاوکارانمان. زۆر زۆر سپاس مامۆستاگەن. سپاس بە هاوکارانمان لە پشتی کۆنتڕۆڵەوە. پەیمان زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی بابەتەکان هەڵبەت ڕۆژانەکان بابەتانە ئامادە دەکرێت کەسانەکان پێویمان دوو دەبن. سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمامون بۆ هیواین کە بابەتەکان جێگەی سود و ڕەزامەندی ئێوە بێت و بۆرە منیش تۆزێ لەگەڵ مامۆستایە خاو بوومەوە چوومە ئەو دنیایەوە بۆیە تۆزە درەنگ خەبەرم بۆ کە قسە کرد. بەخێر بیتەوە. سپاس بۆتە. بە هیوای هەمووتانەوە خاوبوونەوەی پەیمانتان تاقی کرد بێتەوە و تامێکی ئارامیتان کرد بێت. سپینی هاوکارەمان یەنەوە خزمەتە بمێن بە خێر و خۆشی ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت. هەر شاد بن.